بەناوی خی گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە ئاڵقی نوێی بەرنامەی ئاوادان بێ بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستانم ئەم جاریان لە دەڤەری شارە زوور لە گوندی تاسڵوجەین. گوندی تاسڵوجە نزیکە بە شارەدەی سەی سادق. هیوادارم ئەوەی ئەمڕۆ پیشانتیانی دەین ئەوەی ئەمڕۆ دەچێتە چوارچەوەی بەرنامەکەەوە بە دڵی ئەوەی خۆشەویست بێ و هیوادارم ئێوەی خۆشەویست چێژێکی زۆر لە بەرنمەکە بکەن، چونکە هەر کاتێکەوە لە بەرنمەکە ڕازین یاخود چێژ لە بەرنمەکەکەن ئێمەش ئەوەندەی کە ماندووە بین، ئەوەندەی کە بە بەرنمەکەەوە هیلاکە بین بەمە حەسەینەوە، واتە ڕەزامەندی ئێوە بە جۆرە لە جۆرەکان بۆ ئێمە بۆ بە سای حەسانەوە. هیوادارین خی پەروەردگار ئەمەمان بە چاکە لێ وەرگێ و هەروەها ڕەزامەندی ئێوە و هەروەها چێژ و خۆشیەکانی ناو دڵی ئێوەش ئینشاءڵڵا بۆ ئێمە دیسان بە جۆرە لە جۆرەکان بکاتەوە بە چاکە و تەرازووی حەسەناتمانی پێ قورس بکە. خۆشەویستان وەکو وتم ئێمە ئەمڕۆ لە تاسڵوجەین. تاسڵوجە هەر بۆت ئەو تاسڵوجەیە ناڵم کە بۆ بە گەڕێکێک لە گەڕەکەەکانی سلێمانی. تاسڵوجە لە شارە زوور و دواتریش ڕوونیەکەینەوە کە تاسڵوجە کەوتۆتە کوێ و هەروەها تاسڵوجە سەربەچە عەشیرەتێکن و هەروەها لە ڕووی ئیداریەوە سەربەچە قەزا و هەروەها پارێزگایەکن. فەرموو با پێکەوە ئەمڕۆ لە تاسڵوجە بین. قوربان سەلام عەلەیکوم. مام حاجی بم بەیانێ زووە حیوانەکانی هێناوەتە دەرێ بۆ کوێیانە بەی؟ وەڵای خەمام دەستانە. باشە. مام حاجی دەبێرم بەس مەڕ لەگەڵایە. یعنی بەس مەڕت هەیە؟ بەڵا بڕکەی بزنسپانەیە. ئەی بزنەکان لەگەڵ مەڕەکان ناحەوێنەوە؟ مەرەوەڵا خەنیە. باشە. قوربان ئێستا هاوینە. دەزانین کە ئەم پەرێزانە هۆکارێکی باشن بۆ لەوەڕانی مەڕ و ماڵاتەکەتان. بەس تۆ پێم بڵێ ئەوە ئێستا تاکەی ئەم پەرێزانە بەشەکەن؟ وەڵای تر لاوانێ تامانێتە بکە. هەرەوەنا؟ ئەی دوای ئەوەی کە پەرێزەکان نامێنن ئەی حیوانەکان بۆ کوێ بن؟ وەڵا هەر هەلەم دەستا. هەر لەم دەشتا. ئەی جگە لە ئەم پەرێزە لەم قەرسەڵ و شتە چی ترێ ئەخوا؟ وەڵا دەرعادی ترەکەن شووتیەکەن و بانیەکەن تەماتە و. تۆ مەبەسم وە دوای ئەوەی کە شووتی و تەماتۆشتەکە بەرەڵاکەن ئێوەش حیوانەکانی تێکەن. باشە. کەواتە حیوانی ئێوە لە ئاوایەکە دوور ناکەوێتەوە؟ نەوەڵە دوور ناکەوێت. باشە. تۆ پێم بڵە حیوانداری لا ئێوە ئاسانە یا قورسە؟ وەڵا باشترەکە. باشە. ئەی ئێستا ئەم مەڕانە شیریان تایە؟ نەوەڵا ناندۆشی. ئاخرە زانم بۆی بەرخەکە بیخوا. بەرخەکە لەبەرەوەی کە تۆزێک ئاوا هەراژ بی بە گەورە ببن. پارە بکە. ڕاستە فەرمووی. تۆ ئاڵفت بۆ خستووە لە ئێستاوە ئاڵفت بۆ کڕیون؟ ئاڵفم بۆ چەندێ. باشە. کام ساڵ گرانە هەرزانە؟ وەڵا باشترەکە. باشە. جگە لە کا بێت چی تریان بیتێ؟ وەڵا بێت جوان بێتەوە. جۆ. ئەم شارە زوورە جۆی لێکرا بوو؟ جۆری کردێتی. دێ باشە. کەواتە الحەمدوللا ئەم ساڵ فەرحی زۆرترە وانە؟ دەی خی گەورە سەلامەتت کا یاخوا عەزێتمان نای. سوپاس دەکەین. سەلامەت بێخوا. دەی سەرچاوەکان سەرچاو. کاک عەلیجان سەلام عەلەیکوم. عەلەیکوم سەلام و سەرچاوم. پێشکی بە خێراتنێکی گەرمتانەکەم. بەخێر بێن بۆ ئەم گوندە سەر و سەرچاومان. سوپاس دەکەین. کاک عەلی با من پرسیاری ئەو بکەم بزانم جەنابەت هەر لێرە لە دایک بووی یاخود بە ئاو بڵێن تەمەنی مێرمەنداڵی و گەنجیت هەر لەم گوندی تاسڵوجەیە؟ هەر لەم گوندە بووە بەڵام لێرە لە دایک نەبووم کاتی تەقوڕە و هەر ئەم گوندە ئاوادان بووە. ڕامان کردو ساڵی 1963 زەعیم سدیق لە دەڤەری پێنجێ لەدایک بووم.
ئەگەنە هەر لەم گوندەی بووین ژاوین باوکم یەکێک بۆ لەو پیاوانەی لەگەڵ دوو ماڵی تر ئەم گوندیان ئاوادان کردوەوە کەواتە تۆ معلوماتێکی باش لەسەر تاسڵوجە هەیە تۆزێکم هەیە جارە با لە ناوکەی دەست پێ بکەین چۆنە ناویان ناوە تاسڵوجە تاسڵوجە وەختی خۆی دەوڵەتی عوسمانی تورکەکان ناویان ناوە تاسڵوجە بەواتای دوو شەدێت کاسەی ئاوخۆش گردی بەردین یان گردی بەردین یان کاسەی ئاوخۆش باشە وڵای خۆزگە ناوی کاسەی ئاو خۆش بە زۆر خۆش ئاو خۆشە لەبەرەوەی یەک دوو کانی دووسێ کانیتیا بووە ئاوەکەی زۆر ڕێک و پێک و جوان بووە بەو شێوازە ناویان ناوە لە هەجەیەکی تورکیە تاسڵوجە واتە کاسەی ئاو خۆش قەدیم ژیانی ئێرە لەسەر چی بووە ژیانی ئێرە وەڵا هەر لەسەر فەلاعی بووە لەسەر وڵاغداری بووە لەسەر ئاژەڵداری بووە هەر لەسەر ئەو شتانە بووە جێنای هیچێکی تاهاتێکی چیکەی نەبووە کاک عەلی تقریبا ئەم منتیقەیە جگە لەوەی کە بۆ خۆیان زۆرینەی جافن هەر شوێنی با بڵێن هاتوو چۆکردنی جاف و هەروەها ئەوەی کە پێگوتە گەرمیان و کوێستان بووە چی سەبارەت بە وازانی جارە با لەوە بپرسم بزانم ئێوە فعلەن جافن ینی تیرێک لە تیرەکانی جافن و هەروەها فعلەن ئەوەش هەیە ینی ئەوەش بەبیری جەنابەت هەیە یا مەسەلەن بۆن منە بانجێڕاویتەوە کە ئەمە سەرە ڕێگەی با بڵێن کۆچ و کۆچباری وەختی خۆی جافەکان بووە بەڵێ ئێرە پێشەوەی ئاوادان بکرێتەوە ئێمە دوو مێرگمان هەیە دوو مێرگ زۆربەی زۆری جاف کە هاتووە لەم مێرگانە دوو مێرگی زۆر خۆش بووە سەوزەڵانی بووە ئاوی زۆر بووە جافەکان کە هاتوون ئەگەر بۆ چەند کاتژمێرێکیش بێت هەر لەو مێرگانە ماونەتەوە بۆی بحەوێنەوە یان لەسەر ڕۆیشت یان لەسەر هاتوونەتەوە بۆ حەوانەوە ماونەتۆتیایە خۆتان وەکو عشیرەت ئێمە وەکو عشیرەت عشیرەتی ویسفجانین عشرەتی ویسفجانین وێسوجانی تیرەیەکی لە تیرەکانی جاف هەموو دیەکە هەرو عشرەتەیە کەسی لایە و غەیر و ئەوانەمانتیانە هەومان وەکو براوەکو مەتوانم بێژم لە برایش باشتر تەعاملکردن و هەڵس و کەوتمان لەگەڵ یەکتری بەو شێوازێ کاک عەلی بۆ خۆت جەنابەت ئەو کۆچ و کۆچبار و ئەو کوێستان و گەرمیانت لە بیر دێ ینی بە خۆت یەکێک بوو لەوانەیە کە بڵێن ئەگەر وەکو مناڵیش بێ لە بیرت ما بێ خۆتان ئەوەتان بینیەوە بە چاوی خۆتان وەکو ماڵی خۆمان لە ساڵی 1952 ئەم گوندەکە ئاوادان کراوەتەوە لە هاوینی 1952 ئەم گوندە ئاوادان کراوەتەوە وەکو لەلایەن ئەو سێ ماڵەوە مامۆوالی ئەمین بووە یەکیان عەبدوڵای تۆفیق بووە یەکیان باوکی من بۆ حاجی حەمەفەرەجی تاسڵوجە دوای ئەوە کۆچ و کۆچبار نەماوە لە دوای 52 نیشتەجێ بوون زۆربەی زۆری جافەکان لە دوای ساڵەکانی 52 53وانە ئیتر گەرمیان و کوێسان کەم بۆ تۆ بەڵێ قسنێکی هەر ڕۆیشتەوە هاتوۆتەوە بەڵام مەکوم لە سەدا هەشتای کەم بۆ تۆ کاک عەلی هەڵبەت کە نیشتەجێ بوون شێوازی ژیانکردنیشان گۆڕاوە چونکە مەسەلەن دەستیان بردووە بۆ زرعات مەسەلەن ئاژەڵداریان بە جۆرێکی تر کردووە یعنی ئەو گۆڕانکاریە لە ژیانیشان ڕووی داوە مەسەلەن خەیانویان دروست کردووە وازیان لە دەوار و ڕەشماڵ و نازەم ئامانەش ئەندازەیەک هێناوە وایە بەڵێ دەتوانم بڵێم ئەو پیاوانە لەم شارە زۆرە ئەوەی کە لە گەرمیان بۆ زیاتر گەرمیان و کوێسانی کردووە ئەجێنا باوکی من و ئەو دوو ماڵە پێشەوەی بێنە ئێرە ئاوادانکەنەوە لە عارفاوا بوون مڵکێکیان ئیجارە کردووە بۆ 5 ساڵ لەوێ زەرعاتیان کردو لای سلێمانی پێشەوەی بچن بۆ عارفاوا لە سۆی لەمیش و سواری بوون هەر زەرعاتیان کردووە مەرزاریشان کردووە بەڵام مەرزاریەکە ئەتوانم بێژم لەیرە کردویانە لەیرە زیاتر کردویانە پەریان پێداوە علی با پرسیاری ئەوەش بکەم بەتەکید تۆ معلوماتە لەلایە یا خوێنوتەوە وەکو مێژوو یا مەسەلەن بۆن منە خۆت شاید حاڵ بووی جلوبەرێک ئەو کاتە ینی هەر ئەم جلوبەرێک بەم شێوازە بووە یاخۆت جاف جۆرێک لە کولتوری بە ئەوڵێن جلوبەرگووانی تایبەت بەخۆیان هەبووە ئایا جلوبەرێک هەروەکو ئێستا بووە یاخۆ شێوازی تری هەبووە جلوبەرگ پێش ئەوەی کە بێ بڵێن ئەم قاتانەی خۆمان ئێستا لەبەر خۆمانە پێڵەن شەڕەڵ و براخانی ئەمە نەبووە کاوسەڵتە هەبووە لە جیاتی ئەم قۆنەرە و ئەدیداس و کڵاشی هەورامی ئەمانە جاشکەوش هەبووە پیان دو جاشکەوش
ئەم شێوازە بووە ئەجینا و کاوەسەڵی کردوتە بەری و فەقیانەی پێچاوەتەوە و خنجەری کردو بە بەرەکیا و تەزبیحێکی لێ ئاڵانوە و ئەمە کولتور بووە بەڵام ئەتوانم بڵێم لە بۆ لە کاتی شۆرشی کوردی لە کاتی شۆرشی شێ مەحموو کەواوسەڵتە بە کەڵکی چەکداری نەئەهات بە کەڵکی چەکداری ناو شەپ و شۆر بوو کرا بە ئەم کەلوپەلە حسين جان سلام عليكم. عليك السلام ورحمة الله. كحسين استا ايش اللي ما بپرسه بلا ام تاسلوجي كي او باسكن ايو برنامج ليكن كوتوتو شو اما شلون عنواني بينه بلين كوتوتو شو دراسه دي كان شلون خيراتي كان علاقتانكم خيراتي جنابتانكم يا خاب خير بين بو گنده كمان بو دبره كمان بو قريه كمان همو تيجي بيجن يا خاب خير بين همو تان بخير بين سچاوبه بله عنوانك من بركه اگر چه پرسیاری کرد بلا هین تاسلوجه كوتوتو شو كوتوتو شو دراسه دي كان شلون بله اما تاسلوجه عادي قزايسي ساقين دي كانوا كدراسة دي قماشي حاج احمد دراسة دي معنا دي ملاتا دراسة دي معنا كرتاش دراسة دي معنا سراي صحانا غد دراسة دي معنا كان سكو مايندول دراسة دي معنا وكو دراسة آواش تتبو قلر خوسي سايق وآيت أمانهم دراسة دي يعني هيك كامل موانا كان دراسة دي وكو موانا دي ملاتا دراسة دي معنا دي ميرزا حتى يعني مواني ملاتاير أو ملاتاير مواني ميرزا مواني قاري علي أو مواني حمي حسن أو قالي جوان همي وكو دراسي وكساتي وتعزم عزمان هما وسيكو هي ودوسيكي بابزانم تبايتان شونا لقل بابلن ديك هرخوي انجا لقل دراسي كانت والله ديكا حمد سنة وخواي يوريم ديكا ما همان عشرتي يك عشرتين دوسي مالك شمانتي هر وكو عشرة جنو خاص هر عشرين صح عشرة حجناكو يكماني حما كواتا عشرة ليرة خدمتي اوي كردوا بو تبعي واني بلا مكو عشرة الراسية ام عشرة يسوجاني وكيما عشرة يسوجانين قومي كي شاكين وهاي ندميكو رزل يكتري غرينو احترامي يكرينو امجا حمد سنة بوخوا دم شرمكان بشام بياي باشنو برزنو حسن لصلح وحسن لبراياتي ولوتناكو يكمان بيه برا قوريك مان يكو هاوار يكسرتي ودم مانو نايلت مشاكل رو بدا نايلت تلصاجر رو بدا يعني خلقي باش ماني كحسين بابزانين بو مسألة او شونا چكا شارع زور بتابتي اما غيري بناركي كا روابرو بناركان شوني چ او داره و اعتمادي لسر او زوره بو زراعت و اوانه بابزانين او تان تا اسا چونا والله ما وصل بيمانيان او لقزي او يمن صالان او سراو دو شاوغي بين شاوغي سراي امبر بين شاوغي سراي بريكان بو تعصب جو سراو ام ديانتي بريكان اشي بو قلر او بين او شاوغي سراو دومان من هي بين دومان ناو سراو ايش هالكم فلاعي بركه وكو او مان لو مش باش بس دو صال او مان اي سراو قطع بو بس حفر مان هي وبي ام سوريا كان ماني اما اگر اسا شك بيو ليره بير لي بابا چنگا كاتا والله اي يمن نزيك اي يمن كنت گندي تاسوجا اي ساكي او لما لي كريم خدمه كاريوا او سيمتر او سيمتر او بس هيا چت سيمتر چلمتر لو او زوتريو زري بي او دا بي او بابزانين تاسلوجا رولا اوداني الحمد لله ياخذ خەڵکی وردە لێ ڕوا بۆ شارەکان بۆ توزانم هەرێکی بە هۆکارێکی جیاواز یەکێ بۆ خوێندن و یەکێکە ژیانی ناڕوا یەکێک نازم ینی ئاوادانیتان چۆنە؟ وەڵا ئاوادانیان پێشەوەی لە مەجموعی باریکە بین و ئاوادانیمان لاقەتە دەوری 50 ماڵێکوین دەوێتە 20 ماڵێکمان باریکە بە سایق و ئابڵاوی کردی ساخوانی برای ئاوەکەمان لەبەر ژن و ژنخوازی و گەنج زیایی کردە و کچ زیایی کردێ ئێستا دەوری 80 ماڵ زیابی دیەکەمان تا بێ پەرعتر بووە و حەمد سەنا وخوا تەباییمان چاکە و ڕێک و پێچین و شتە سەرێکیەکانی تاسلوجە کە خەڵک پێژی چییە؟
والله گەنمەوە جۆیە و ساڵانی زوو لە زمانی حکوومەتی باسا ئێمە لۆکەمانە کرد گوڵە بەڕژەمانە کرد چەنەوەرمانە کرد اینجا لەو منتیقا بستە ئەکریا ینی ئەوە ئەنتاجێکی چاوکو بەسەکە نە حکوومەتەیە و نە معمەلەیە ئەوانە سەر بکە خەفێکی گەرمەجوێ ڕەحاتە و کاسبێکی ڕەحەتاوە بیستمە ئەرزی ئێوە بۆ تور زۆر بەناوبانگە تووری زۆر جوانێت بابزانین بەبێ مبالەغاڵ دەن جاری وایە تووری وا هەیە 4-5 کیلۆ دەرەچێ وەڵام من کەناڵەتیژە لەو چێ هەر سا باسێکم زۆر کەس بێت و یادی تورمان کردو لەقەدا تورەکە ئەقلی ئینسانی ئاقڵ تا نەیبینیان سیقەی نەوەکرد من تورمەڵکەم دێ لەو تووری خۆمە 2 سەلک 13 کیلۆنی و 14 کیلۆ کەمی بووە 13 کیلۆنی و ئاو ئەتە ینی مامۆستا عوسمانێک ژن برامە کوڕی مامۆستا مەلا ئەحمەدە ئەوی کاسە ئەم جوانیانە هەدانێن بۆ نمونە هەربا بۆ خۆی هەرکەسا بیبینێ سیقە بکە کە ئەمە هەیە ینی ئاوا تووری هەڵقسێ ئاوا جگە لە تور ئەرزەکە بۆ چیتر زۆر باشە وڵی ئەگەر حکومت بێت دەعم بکات و ئاو و بیە و زەراعەتی بوێ لە حقەتە شارەزوو وجار خاص ئەندی ئێمە شوێنی زەراعەت بەس باشە دەم بکرێت و یارمەتی بدرێ و وەکو ئیسا ئەوە میلەتان فەوتانێ و شووتی پێگەی پارە ناکە کاڵەکەی پێگەی پارە ناکە ترۆزی پێگەی پارە ناکە بەیانی پێگەی فەلاعەکەی تۆ بواکەن لە ئێران ڕستێن فەلاعەکەی تۆی بۆ خۆی داماوی بۆ خۆی ماڵی پارە ناکە دەست خۆش بێ کاکسینجا مەمنونین سپاس خێر بێن سەر چاوەکەم منی داواکاریەکمێ لێەوە وڵا ئەتەنام داواکاریە بۆ بەڕێز مامۆستا عەلی باپی سەرۆکی دادگەری کوردستان بۆ بەڕێز مامۆستا سەلاحەدین بەهادین یەکگرتووی ئیسلامی بۆ هەموو لایەنە ئیسلامیەکان بۆ ئەوانەی کە خێرخوازن و ئەوانەی کە حەزیان لە خێر و لە چاکەیە من داواکاریەکمێ بۆ چوونی خۆم لەو بەڕێزانە ئەوان جێی گونجا قبوڵیکەن جێی گونجاوی نییە خۆیان نەزان لایە لە گەنج بکەنەوە گەنج ئێستا توانای نێژن بێرێ سەری خۆی هەڵێرێ ئەوەکو ئەمانەوە چێ بۆ خارج و تیاچێ مەسەلە ئاپرێتمان هەیە ماوە تۆ چەند ساڵە کەس نییە داواکەم لەم خێرخوازانە وەکو خانەیەکەنەوە بۆ کاورایەک و 3 دەفتەر و 4 دەفتەری کێشێ با یارمەتی گەنجەکان بن ژن بێرن و کچەکان شوو بکەن و ینی لایەنە ئیسلامیەکان یەکێک لە مەشروعەکانیان پێکەوەنانی خێزان بێ بریتی بێ لەوەی کە چاوان لەوە بێ کوڕ و کجەوەنە نەمێننەوە بەڵکو ژنخوازی زیاد بکە تگەشتی داوایان لیەکەم هەوەسیان بیکەن بە مەشروع ئەتوانێت بیکەن بە مەشروع بەم لایەنە ئیسلامیانەوە بە ئەوەی کە حەزی لە خێر و خێرخوازیە تۆ ناو چییە؟ ڕاستی ئەوە بێ ڕاست هەمیشە ڕاستیش بکەی وەنیە باشە زۆر باشە ڕاستی بکە بە دروشمی خۆت باشە ئەی تۆ ناو چییە؟ کاگەنەس چۆنی؟ ئێوە بۆ ئاوە سیرمەکەی زۆر باشە ئەی تۆ ناو چییە؟ کاگەنەس ئەو ئەوش ناوی ئەنەس نەبوو؟ بۆ خۆبرانین نەوەڵا برانی خۆ نابێ برابن باشە ئەی چیتە ئەنەس؟ هاوڵا کەسی من نییە هەر هاوڕێتە؟ باش ئەی تۆ ناو چییە؟ ڕێدین ڕێدین چۆنیت؟ تۆ ناو چییە؟ ئەی تۆ؟ ئافرین ئەی تۆ؟ ئەی تۆ؟ باشە بژوان ئەوە بۆ چاوت بەعینەکە بە مۆبایل وە لات کەواتە تۆ ئامۆژگاریت چییە بۆ ئەوانەی کە زۆر سەیری مۆبایلەکەن چۆن ئامۆژگاریانەکەی بۆی چاویان زەعیف نەبێ باشە تۆ کە مۆبایلت بەکارێنا چ کاتێک بەکاردێنا شەو کە گوڵۆبتانە کوژاندەوە لە تاریشیە یاخود بە بەردەوامی بەکاردێنە زۆر بکارمێنە ینی ئیتۆ ئی زۆریەکەیە ئیوەیە کە زۆر بەکارت هێناوە باشە ئەی کە چوێ لای دکتۆر وتی چی؟ وتی هۆکارەکەی چییە کە چاو زەعیف بووە پێی بە چیوە لاتوە؟ کەواتە خۆشەویستان مناڵە چاوگەشەکان لەبیرتان بێەوە تا کاکە بە بەکارهێنانی مۆبایل چاوی کەس بووەوە تا ئەسا عینێکی لە چاوایە بۆیە هەرکەس چاوەکانی خۆی خۆشەوێ نابێوەنە سەیری مۆبایلکە نابێوەنە سەیری ئەیپادکە نابێوەنە یاری بکە وایە؟ باشە دا فەرمونێکی نقڵەکیش ئەەکەم بە دیاری بۆ ئێوە
فەرموو کاک شێخ ئەبینم نۆک وردەکە نۆک ئەم نۆکە چ جۆرە نۆکێکە ئەم نۆکەوە ئەزان پێ ئەڵێن ئیسپانی نۆکە وردەکە تەبیعی بە گوێرەی قسەی خەڵکو ئەوانە ڕێژەرێکی باشی هەیە دەرامەتێکی باشی هەیە بەڵام بە تایبەت عەز دەکات بێ کەمێ تەڕ بێ یا ئاوێ بخوات باشە چۆنە تۆ ئەم جۆرە نۆکە کردووە ئەم دەشی شارە زۆرە بۆ ئەم جۆرە نۆکە باشەیە ئاسانکاری هەیەمە وڵی ئاسانکاریەکە لە بیدایەتەوە شەنکەڕەت ئەمنی بیستمە وتیانە بە دەڕاستە ئەڕنێتەوە بەڵام لە لای ئێمە وانە تۆ ئەمە بەدەست ڕنیوتە دەوێت بەدەست ڕنیومەتەوە بە کرێکارم بۆ هێناوە تقریبا 50-60 کرێکارم بۆ هێناوە بە 4 تاق و 50-60 کرێکارشم هاوردەوە بۆ بژارەکەی بژارم کردووە ئەمە 120 کرێکارم لێ داوە بە واقعی بەڵام تا سەعات ئیشان کردووە ئەی ئەمە ئێستا هەباشەیەکن وانە ئێستا ئەمە هەباشەیەکەین تەبیعی بە هەباشە پاکردەوە تقریبا 15-16 ساڵەکە بێ ئەم هەباشەیە نۆک پاکەکە بە ساڵانە ئەوە ئیمساڵ خەڵک بە تایبەت گەڕاوەتە بە لای کشت و کاڵ و فەلاعەت هیچ شتێکی بەدەستوە نەماوە کاک شێخ با بزانین هەباشە نۆکەکە ناکوتێ ناشیرنی ناکە وڵا ئەوە وەکو ئاش وایە بەدەست هۆساکەیە بەڵێ ئاشەوانەکە چاک بێ بڵێ هەباش ساقێکی چاک بێنە وردی ناکات بەڵێ نایکە بازانین دەشی شارە زۆر بۆ نۆک چۆنە دەشتی شارە زۆر بۆ هەموو شتەکان چاکە بەڵام بە گوێرەی خۆی بە گوێرەی کات ینی هەموو لە هەموو جیهانە سێ منتیقە هەیە بەشی کشت و کاڵ و زەراعەت پێ یەکیان لە کالیفۆرنیایە ئەمریکا یەکیان لە رووسیا یەکیان شارە زۆرە لەم مەرحەلەیە کە من تێگەیشت و بیستومە یا شارە زۆر یەکەمە ئەوان دوو هەموو سێ هەمن یا شارە زۆر دوو هەمە ئەوان یەکەم و دوو هەمن یعنی لە جیهانی عالەما تۆ تۆزە باسی قەدیمیشم بۆ بکە ئێستا ئەو کاتە هەباشە نەبوو نۆک بە دەستکە ناکرا ئەو کاتە نۆک ئێشێک لە ئیشە ناخۆشەکان بوو ئەو کاتە چۆن بەرهەمێنرا چۆنتان ئەچان ئەو کاتەش نۆک من بەبییر بێ بە جووتوگا کراوە بە جووتوگا کراوە هەمان کات دەستکەنە کراوەتە مڵۆکانی 4 و 5 راوەتە دەمێک لەبەر ئەوە بانەی با گوانێ ئێجا هێناوتە خەرمان و تەشبیهات دەبێت هیچ تەشباتی ناوێت بشەوی ژیان ئەو کاتە بەو شێوە ڕۆشتەوە بەگا گێرە کراوە لە مەرحەلەی دوو هەما تقریبا لە دوای هەفتاکان حتی بۆ دووسێ مەکینە پیا بووە لەسەر جادەداناوە یا لەسەر عەزدانەوە بە مەکینە گێراکرەوە جووتیارەکە دوای شەری کردو و کە و بێژنگ و ئەو شتانەی هێناوە دایناوە و پاکی کردو ئیمجار بەرهەمەکەی هێناوەتە ماڵ هەر چەندێک بێ بۆ بشێوی ژیان هەم بۆ بازارکردن هەم بۆ کۆمەڵی ئەشکالی ماڵی هەر پێویستە باشە جاران کە جەنجەر هەبوو جەنجەڕیان ناکرا گوت بۆ جەنجەر نابێت نه نۆک بە جەنجەر ناکرێت ئەی تۆ پێم بڵێ کای نۆک بۆ حیوانێک خوا بۆ هیچ شتێک باشە وردە زۆر چاکە لە زووسانە بەڵێ بۆ زۆر ڕق و ئەوەیە نازانمانی زۆر زۆر دەبێت جاران کە زۆر ئیسفادان لە کاکەی ناکردیوە بوو کە بوان ورناکرا جاران زۆر ئیسفاد لە کاکەیان نەکرێ بۆیە ورنێکرا بەڵام ئیم ساڵ گوێ بگرە ئەگەر وردش نەبێت بەڵێ احترامن بۆ خۆشی ئەڵێم لەوانەیە خەوانەکەی بکاتە گیرفانی بە قەدر و قیمەتە کایێستا هەموو شارە وەڵام ئێمە ساڵان پەرێز و دەشتە مابوو نیوە ڕاستی ئەسووتا با بڵێن دەشت و دەر ئەسووتا یا جووتیارەکە زۆر بەرهەمە بوو ئیسەکە ئەوەتانێ دەڕاستە هەیە هەر دەڕاستەیە کاکە کۆ دەکاتەوە خەڵک زۆر بەدەمی و ناچی ئیشی پێ بکات ئەمە سێلکە بەدەستی جانابەوە سێلکە سێلکی ئاسن جاران شەنی شەبوو شەن
جاران شەن هەبوو شەنی دار هەبوو بەڵە شەنەدارەکە ئەوە نەپان بوو دەبی ئەوە هابوو تەشبیهاتی نەبێتتر سنگەکانی بۆ خاسەکرا و هۆسای شاک بوو لە سلێمانی لەو شوێنانە لە منتیقەی گەربیان ئەو شانانیانە دروستەکرێت ئیسای لەوانەیە لای دارتاشەکان هەر دروست بێت دەخوای گەورە لەشە ساخکە کاک شێخجان لالۆ محەممەد سلام علیکم عليكم السلام ورحمة الله. ئەرە چۆنی شکر باشی لەخوا بەزیاوێ دەستمان خەریکی دوورینی جوێنەکانی وانە بەڵێ هیچ کاتە مەبەستمەوەیە تۆ بەس ئایدی دوورینی بەڵێ باشە دەستی خۆش بێ تۆ پێم بڵێ ئەو تەقەڵانە درژ لێدە یا ورد وەڵاهی مام ناوەندیە چونکە کاکە وردە گەر نایەتە دەرەوە ئەرە وەڵا تۆ پێم بڵە بۆ نەخستۆتە شلیفەوە بۆ لە جوێنیایە ئەمە دوێنەوەکە سوکترە 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 باشە تۆ پێم بڵێ ئەمە چی لێکە ئێستا دوای ئەمە کە داگری ئەمە سارەتێ بارێکن ئەوێن و لە ماهۆڵیە چنین بۆ عشی لە کاو گەنمی ئەم ساڵ ڕازین وەڵاهی لە شارە زۆر ڕازی لە شارە زۆر ڕاست بەڵێ باش دەڕاستە عادەتەن تۆزە لەسەرەوەی دوورێتەوە تۆزێک بەشێک لە قەرسەڵەکە خەسارە بێ وەنیە ئەرە وەڵا ئەمەی ئیمساڵ زۆر باشە وەکو ئەم دەڕاستە زەردانە هیچ جێ نایڵێ چونکە شارە زۆر ماشەڵە ئەرزەکەی پاکە نە بەردێکی هەیە نە هیچی ئەرە وەڵا باشە لەخوا بەزیاوێ باشە تۆ ئەم ساڵ بۆ خۆت گەنمت هەبوو نەوەڵا ئەی ئێوە بۆ خەڵکی داگرن ئەرە وەڵا بۆ خەڵکی برایەکی منە ئیبراشی ئەرە وەڵا باش حیواناری وشت لەم دەشتە چۆنە وەڵاهی ئەوەی پێی بکرێ بۆی بکرێ و جێ و ڕێبیوە باشە بەس ئەگەر نەوێت بەخوا ناکرێت باشە تۆ پێم بڵێ کاداگرتن خۆشە ناخۆشە وەڵی تر ئامەسایی بینی ئەرە بەخۆ بەخوا ئەزانی هێنا جاران ئاگو کونی جۆشە بێ بە تەپوتۆس ئێستا زمانە زوو بوو بە ڕشکە ئەوردۆ ڕاست تێگەی بەدەست دەرەویانەکرد ئەمنێ بەگە وڵا خوشت ئەیان کوتا بە چان ئەیان کوتا ئەمان وردووە ئەماکرە ڕشکە ئەماکرە خانە ئیتر یانی زۆر عزیێتەوە بەس ئیسا لەخوا بەزیاوە کاکە و گەنمەکە وەیە ڕۆن بەڵام هەستیشەکەم بۆ ئەوەی کای قەدیم هێندەش تەپوتۆزی نەبوو چونکە نە ئەوەندە وردە بوو شەنەکرا جێراکرا ئەمە تەپوتۆزەکەی برد شەنەکریا ئەمە ئێستا نەگێرەوە کرێ و نە شەنەکرێ و نەهیت هەر ئەیکتوتی یەکەی تۆی دێ لەم دەستاری ڕێژە ئاچاولیێنێ چۆن گەردێکی هەڵەسێت ڕاستە ئێوە بەتەشیت هەر داگرتنەکەی عیدیەوەی تۆ دوایی بەجێ هەڵن ئەرەوەڵ ئیساکی دەوری سعاتێ و ساعتی ئەمە جێیتەنی ترکێ بارێکەکە ئەیوە تۆ بۆم ماڵ دەیخوای گەورە لەشتان ساقکە دەی خەڵک من لە خزمەتم یاخوا بەخێر سپاس دەکەم. چۆنی دەنگ و باسێت لەخوا بەزیێ باش قوربانی لەگەڵ گەرمای ئەم دەشتی شارە زورای چۆنی هەڵی باشی نوێی نەڕێەوە باشە ئەی بەنە ڕێەوە تۆ پێ بڵێ بەیانی سەعات چەند لێرە هەڵەسن وڵا جاری وایە 6 هەڵەسین و جاری وایە 6 و نیو جاری وایە 5 بۆتەوە گویستە لەشتان ساغ بێ ئیشەکەی ئەوە قورسە بەس ئیشێکی پیرۆزە وڵا باشە ئێوە ئەم دەڕاستە و تراکتۆر و ئەم شتانە هەمووتان یەکتی من یەکتی مین ئەم تیمە ینی ئێوە دێن لەم دەشتی شارە زور هەر کەسێک دەغڵیە بێ گەرمیە بێ بۆیە دوورنەوە وڵا خزمەت یەکەین و بۆیە دوورین و یعنی ئەی دوورنەوە گەرمەکەی پاگەکەن اینجا کایەکەشی بۆ جیاکەنەوە و لە شوێنەکە بۆی هەڵەڕێژن بەڵێ گشتی بۆکەین بەیەکەوە ینی زۆر ئاسانە وڵا باشە بەنسبەت خۆتەوە تۆ ئەم ئیشت پێ خۆشە وڵا لەخوا بەزیە عیبی نییە بەڵێ کاک مەڕوان ئێستا تۆ ئەو کات هەڵڕشت بینیم کاکە زۆر ورد بووە ئەوە یعنی ئێوە خۆتان وا وردیەکەن یا هەر دەڕاستەکە خۆی وا وردیەکە وڵات دەڕاستەکە بەدلی خۆدە بەڵام داواکاری خەڵکی لەسرە ینی خەڵک پێی خۆشە ورد بێ وڵا بۆ حیوانی بۆ ماڵاتی ورد بێ باشە باشە با بزانم لێت بپرسم بزانم گەنمی ئەم شارە زورە ئەم ساڵ جێگای دڵخۆشیە گەرمەکەی باشە وڵا لەخوای گەورە بەزیایی زۆر باشە زۆر باش بەڵێ باشە لە ساڵان لە پار و پێرەش زۆر باشترە کاشی ئەوە نەکەوتۆ تێکە ینی وڵا بەبوونێم دەڕاستەوە کای زۆر تێکەوتووە پارکا زۆر گران بوو نازانم ئەم ساڵ ئاگار لێیە چۆنە وڵا ئیمساڵ 200,000 250,000 و نامەکە ینی تراکتۆرێک بەڵێ
بە تراکتۆری فرۆشت نەک بە شلیف عربانێ بڵێ عربانەی ڕاستە تۆ وتت هەر تیمێکتان دروست کردووە لە دەڕاستە و لە تراکتۆر و لەم عربانەی کاکێشانەوەی و نازانم گەڵاوەکەش لەگەڵەوەیە ناوەڵا گڵاوەکە تێگەوانێ بەس ئێمە دەڕاستەکە و تراکتۆرەکەی باشە یعنی ئێوە شەوانش لەم دەشتای منەوە ئارەوەڵا یاخوا لە شتان ساغ بێ قوربان سەلام عەلەیکم. وعليكم السلام. تەمان کاک غەمگین شارە زۆری باشە تۆ پێم بڵێ ئەتەوێت لە باتی هەموو شارە زۆر خەم بخۆی بۆ ناوی ئەم لەقەبە و هەیە لەقەبی غەمگین شارە زۆری بەڵێ وشەی غەم پێم وایە هەر لە سەرەتای یەکەمین مرۆڤەوە کە ئادەم و عەلەیهی سەلام بووە پیشە بووە بەشێک لە ژیان وایە ڕاست کاتێک سەرنجی قورآن دەین قورآن سەبارەت بە ئادەمە فەرمێ کە ئێمە خستمانە خوارۆ ئەو دوعایە کرد ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. بەڕاستی ئەم دوعا پڕ لە غەم و پەژارە و کوڕوزانەوەیە. باشە کەواتە کاکە غەمگین با بزانم چەندێ غەم لە ئەدەبیاتی تۆ لە شعری توە ڕەنگی داوت. بەڵێ وشەی غەم هەموو مرۆڤێک بەشدارە بەڵامی تر پێم وایە کەس نەیەوێت بەڵام خۆسە پێنراویشە زۆر جار وایە جایی تر من هەڵم بژارد لەبەرەوەی زیاتر ژیان غەمی زۆرترە تا خۆشیەکانی ترز لە گوناه ترز لە تاوان ترز لە نەبوون ترز لە ژیان ترز لە هەموو ئەمانە غەمە. کەواتە بپرسین جەنابەت هەر لە تاسڵۆژە دانیشی یاخۆ شارە و شارت کردووە یاخۆ با بڵێن بنەیەک لێرێ بنەیەک لە شوێنێکی تریا ینی یاخود بەدایمی لێرە دانیشی. بەڵێ وەکو سەرەتایی بوون هەر لێرە لەدایک بووم نزیکەی 20 ساڵێکیشە لەم دێبارم کردووە چوومەتە سەی سادەق بەڵامی تر بەبوونەی بژێوی ژیان و خۆتەزانی ژیان ڕاتەکێشێ هێ من ڕەحمەتی لێوێ دێڕە شعرێکی هەیە سەبارەت بە ژیانەڵێ چەپ گەردی گردوون گەڕان کوشتمی نەزان پەرستی بۆ نان کوشتمی هەر سوڕانەوە بێ بڕانەوە ئای مردن لەکوێی ژیان کوشتنی. جوانە ئای مردن لەکوێی ژیان کوشتمی. باشە منیش بۆ خۆم پێم وایە هەر هەمان شێوەی هەیە من دێڕە شعرێکم داناوە هاو شێوەیەوەی بەڵام تۆزێک جیاوازتر بەڵام ئیتر ژیانەوەتانێ بڕۆی بە دوایە ڕاد بکێشێ. باشە شتێک بە بینەران پێشکەش بکەین پێت خۆشە شتێکی خەمبارمان پێشکەش بکەی یاخود شتێکمان پێشکەشکی کە نزیک بێت لە سروشت لە ڕۆحی با بڵێن تاسڵۆجە ئەم سروشتە جوانە چیمان پێشکەشکەیەوە چیتمان پێشکەشکی جوانە ناشتی غەمتان پێشکەش ناکەم بە خێراتنتانەکەم سەبارەت بە تاسڵوژێش مادام بەرنامەکە لەسەر ئاوەدان بوونەوەی دێهاتە و ناوی ئاوەدان بوونەوەی منیش سەر شارێکم بەسەر ئاوەدانی و سروشتی ئاوایەکەمە وتووە پێشکەشتانیەکەم. بەڵێ تاسڵوژە تاسڵوجە لانکەی خۆشی ژیانم هەواری خۆشی باوبا پیرانم دێە جوانەکەی دەشتی شارە زور هەوارگەی جوان و خۆشی پڕسرور سەنتەر و جێگەی ئاشتی و تەبایی بەهشتی زەوی دیاری خودایی گوڵە جوانەکەی گوڵزاری بەهار جێگای سەرنجی هەموو خێش و دیار ئاشنا بەدیدەی هەموو هام فەردان لە کوێستانەوە تا دەشتی گەرمیان دیوەخانەکەی میوان نەوازم سەر چاوگەی شعر و پەیوین و ڕازم هۆی خۆشی ژین و ئارامی دڵان بۆ گەورە و بچووک تا پیا و ماقوڵان زۆر دیوەخانی گەورە و ناودارت شاهیدە بۆ تۆ و خۆشی ژیوارت وەک دیوەخانی چەند مەردی دیار نوکی خامەی من پێی نایە ژەمار زۆر کەسی خاست خاوەنی ناوە ناویانمان لەسەر چاومان داناوە والی ئەمین و حاجی سەی حەسەن
حما فرجي هيمن وأهون حمي توفيق أحي حمل خان ملا أحمدي ما مستاي ديمان معرفي سعاي حكيمكي دي شیاوی باسن بە مەکان و جێ ئەمانە و چەندان هۆکاری دیژیان نیشانەی جوانی و خۆشیتن بۆمان دەوروبەر مێرگی سەوزی پڕچی من لە گوێی کانیاوێ پڕدار و دەوەن لەسەر بەرزیەکی نەوی و نزم و پان لە پاڵ دوو شاخی مامناوەندی جوان بووی بەدەیەکی گەورە و بەناوبانگ لە مێژووی خۆتا ڕووناک وەکو مانگ بە لەبزی لێوی دێنشینانت شیرینە وێنەی هەنگوینە ناوت زۆر کەس لە حوجرەی پاکی تۆدایە ناویان ئەستێرەی بەرزی سەمایە غەمگین یەکێکە نووسەری ژیانت هۆنەری شعر و مێژووی تەواوت سەربەرز بمێنی یاڕەبی هەردەم بێ دەرد و بەڵاو بێ ئاژاوە و غەم یاڕەبی لانکەت هەردەم ئاوا بێ ڕۆڵەت بە پاشای دەوری دنیا بێ. اللهم ئامین. دەستخۆش بەخێر بێتەوە. دەستخۆش ئەمە شعرێکی چێش و قافیەدار بوو. بازام تۆ هەر لەگەڵ سەروا و لەگەڵ چێش و قافیە سەر و سەودات هەیە یاخود شعری حڕێژە نووسی. وڵی زۆر جار لەگەڵ هاوڕێکان مایکەم بەسەوە دەڵێن مەگەر شعری حڕ شعر بێ هەموو کەسێک شاعرە. شعری حڕ چیە قسەی خۆشە؟ شعری حڕ ڕاستیەکەی پەخشانێکە دەربڕینێکە بەڵامی ئیتر ڕێگ ناکەوێ بۆ ئەو یعنی ناتوانێ کێش و سەروا ڕێک بخات یان حەزی بەو شێوەیە خۆی بۆ خۆی ئەمە حەقم نییە بەسەرەوە کەمتر لەگەڵیان. جوانی تاسڵوجە چەندێک بەشدارە لە شاعیر بوونی توێ؟ با بڵێن زێد و نیشتیمان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە دەریان کرد لە مەکە لای کردەوە بەلایە فەرمووی ئەگەر بە زۆر دەریان نەکردمایە جێم نایشتی. خۆشەویستی ئەو جێگا و شوێنە کە مرۆڤی تیا بێت شتێکی خواییە خۆویست نییە تۆ بڵێ خۆم ویستومە شتێکی خواییە کە مرۆڤ هەر لە خۆیوە خۆشی ئەوێ ناتوانێت خۆشی نەبێ ئەگەر خۆشیش بێ یان ناخۆشیش بێ و جێگا و شوێنە بەڵام بەڕاستی تاسڵوجە شوێنێکی خۆشە لە ناو جەرگەی دەشتی شارە زورە لە شوێنێکی پانتایی و تەختایی و خۆش و سەوزەڵانی و ئەتوانم بڵێم ئێستا بە بۆنێ وشکە ساڵیوە ئینا پڕ جۆگە و ئاو و کشت و کاڵ و کورە بەروو بووم و خەلە و خەرمان و هەموو ئەم شتانە بوو تاسڵجە نمونەیەکی جوانی دیاتەکانی شارە زور. ئێمە لەخوای گەورە پاڕێنەوە غەم لێ ژیانتان نەهێڵێ قەی ناکە غەمبا لە ناو شیعرەکانتان هەبێ بە ژیانت بە خەمبار نەبێ ئینشاڵڵا. وەکو پێم وتی غەم کەس نایەوێ بەڵامی تر ئەسە پێ زۆر جار من سوپاسان دەکەم و یاخوا بەخێر بن بۆ دێکەمان و هیوادارین کەناڵی پەیامیش هەر ئاوا نەکتەنها تاسڵوجە هەموو دێهاتەکان بەسەر بکاتەوە و بیشتوانێت لە ڕێگەی ئەم پەیامەوە کە ئیگەیەنێ خزمەتێکی زۆر و زیاتر بە خەڵک و بە هەموو چین و توێشەکان بکەن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم فلما جاءت رسلنا إبراهيم بالبشرى قالوا سلاما قال سلام فما لبث أن جاء بعجل حنيذ فلما رأى أيديهم لا تصل إليه نكرهم وأوجس منهم خيفة قالوا لا تخف إنا أرسلنا إلى قوم لوط
وامرأته قائمة فضحكت فبشرناها بإسحاق ومن وراء إسحاق يعقوب قالت يا ويلتى أألد وأنا عجوز وهذا بعلي شيخا إن هذا لشيء عجيب. قوربان با پرسیاری ئەوە بکەم با بزانم تۆ چۆن فێری قورئان خوێندن بووی؟ وڵی مامۆساگیان من زۆر حەزم لە قورئان بوو، هەروەها چوومە لای مامۆسایەک وتم مامۆساچەند سوورەتێکم پێ بڵێ پیاوی چاکۆ مامۆساییم بکە تا ئەوەنە خۆ من خۆنەواریم بە قووەتە خراپ نییە شادەیەکی ئەوسا هەیە یەکی سانەوی وتم چەند ئاەتێ چەند سوورەتێکم پێ بڵێ مامۆساییم بکە لە چەند سوورەتێکا ئیتر پێویست ناکات خۆم وتی بەخوا ئیسا زووسانە و زووسان کەوتینە بەهار و بەهار کەوتینە هاوین و هاوین وتی گەرمە و ئیتر وەلحاصڵ بۆمان نەکریا منیش خۆم سایق بووم وەلحاصڵ چوون بۆ بەغا بەرێ ساردیم برد بۆ بەغا بۆ پیاوێک حاجی عەبدوڵای مایندۆڵیان پێوت بارە ساردیم بۆ برد کە بۆم برد چوین بۆ ماڵی مامۆسا مەلا عەبدولکەریمی مودەڕیس شەو لێ بووین وتم مامۆسا من حەزەکەم خزمەکاری قورئان بم و خادمی قورئان بم و ئەوە هەرچەندەکەم وەڵی بێمەجالیشم تۆزێ بەس ئیتر حەزیشەکەم فێر بووم اینجا خۆشم ئەی خوێنم جار وەلحاصڵ خوێندوومە مامۆسایەکی ڕەفیقم هاتووەتە ماڵۆ لە دەرەوە گوێ لێم بووە قورئانە خوێنم تازە لە بەغاوە هاتووم و نوێژی عەسر مەکرد نوێژی عەسر هەروە خەریکم قورئانم دەورە کردو زۆر حەزم لێ کرد بە دەنگ و ئەیم خوێندەوە دەنگیشم خۆش بوو لەو کاتە ئەویش لە دەرەوە وەستا بوو ئەم بژنەیش وتی پیاڵەخۆرەی هاوردە ژوورۆ چای تێکە وتی مامۆساگیان بۆ ناچیتە ژوورۆ کە وایوت ئیتر منیش گوت قورئانەکەم کۆ کردۆ وتی ئەو بۆ کۆ کردەوە خۆ خراپ نییە وەڵا خراپ نایخوێنی و باشیش نایخوێنی زۆر وتم ئەیجا چی بکەم بەخوا هەر وای لێزانم زۆر حەزیشەکەم فێر بووم ئەی وەستە پێم ناڵێن و ئیتر چی بکەم وتی کاکە قورئان نالەتەکە لەو کەسە کە بە غەڵەت بیخوێنێتەوە ئیتر کە وایوتە نەمێنات خوێنیم بکەوم وەلحاصڵ کە چوو بۆ ماڵ مامۆسا مەلا عەبدولکەریمی مودەڕیس ئەمەم بۆ باس کرد ئەویش فەرمی کاکە گیان بڵێ قورئان نەعلەت لە تەلەبە ناکات قورئان نەعلەت لە عالمێکە کە بە غەڵەت بیخوێنێتەوە قورئان نەعلەت لە تەلەبە چۆنەکە قورئان نەعلەت لەو عالمانەیەکە کە بە غەڵەت دەیخوێنەوە کاکە پێی بڵێ بەو پیاوە بڵێ تم باش ئیتر وەڵای وەلحاصڵ هاتووە پێم وت ئەویش ئەوە پەنجەی خۆی گەستی وەڵاهی ڕاستەکە داوای لێبوردن یەکەم بەخوا گەردم ئازاکە کورە بەراگەردنی ئازارە کێشە نییە ئیتر بەخوا مامۆساگیان من لە خەوما ئەوەلمە حەز لە قورئانە کرد ئەمەلمە حەز لە قورئانە کرد لە خەومە پیاوێ هاتە خەوم پیاوێکی جوان خاسی ڕێک و پێکی عەجایب و وتی قورئانەکە بێرە با تۆزێکی پێ بڵێ ئیتر منیش قورئانەکەم هێنا سورەی بەقەرەی تاوەکو ئایەتی وأحل لكم ليلة الصيام الرفث إلى نسائكم حتى أبي بيوتم تي أميت داينين بو شويكي تي إن شاء الله داينين بو شويكي تم باشا ما مساجين إتر والحاصلي تا أبي بيوتم إتر نهاتو شويتر هاتو دواي سيصل لو دوا وتي قرآن كبيرة توزا كمكوري هي باي بيش كمكوري أنا والحاصل كهاوردم منالك ما بود شو رابري ودسي كذا قريان كقريامي رابري والله يتر بخوي والحاصل هيك دي في نوت اي باب زانين چەند جار قورئانت ختم کرد؟ والله زۆر جار مامۆساگیان یعنی لە جەژنەکان بێژنە ڕەمەزانە لە ساڵی 2015 تا ئیسەکێ هەموو ڕەمەزانێ 4 ختمی قورئانم کردووە بەس ئەم ڕەمەزانە نوێ 3 ختم کرد وڵی چاوم تۆزێ دابەزیوە مامۆسا ئیتر چاوم هیلاکە بوو ئیتمیش خوا گەورە لێ قبوڵ کە هەموو قورئان خوێنێک سوورەتێکی زۆر پێخۆشە یا با بڵێن لە سوورەتێکە
سنگی زۆر گوشاد و سنگی زۆر فراوان و ئەوانەیە و زۆر حەزەکە لە خوێندنی مەسەلەن بۆ من ئەو سوورەتە بازام ئەو سوورەتێک کە تۆ زۆر حەزت لێ چ سوورەتێک والله مامۆساگیان قورئان هەر هەمووی خۆشە اینجا منیش ئەو پیاوە کە قورئانەکەی پێوتم وتی هیوایەت چییە لە دنیا وتم وڵا هیوایەتم ئەوەیە وەکو مامۆسای ئیمڕۆ کە قورئانم هاوڵ ئیفتتاحم کردو نەگەڕێم بە دوای سوورەتە لە هەر مناسبە و کۆڕ و کۆمەڵێکا ببێ کە چوومە حزوری قورئان و خزمەتی قورئان کە ئیفتتاحم کردو بخوێنم لێەوە ئاسان بێ بۆم وتی دە بخوێنەوە ترسێنەوێ ئیتر وەل حاصلی مامۆسا وەڵاهی من هیچ سوورەتێکم وا متالعە نەکردووە کە بڵێم وەڵا بە ئەوە خۆشە ئەوە ناخۆشە گشتی خۆش ئێستا قاری عالەمیەکانیش بۆیە لە سوورەتێکە دەنجیان زۆر خۆشە باشتر بۆیان نەوترێ وەک لە سوورەتەکانی تر من مەبەسم ئەوە بوو بەتابەتی ئەو سوورەتانی کە ئەحکامیان زۆر تایە زۆر قورسن بۆ هەتا بۆ خوێندن و ئەوانەش یعنی بەتابەتی کە بتەوێ بە لەحنێکەوە بیخوێنیت دەیخوا گەورە لێ قبول کە یاخوای سلامەتی مامۆسای گیان کاکە عەبدوڕەحمان سەلام عەلەیکوم عەلەیکە سەلام تۆ جارە سەرەتا چەند ئاەتێکمان لە قورئانی پیرۆز بۆ بخوێنە باشە بەسەرچە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور الذي خلق 7 سماوات طباقا ما ترى في خلق الرحمن من تفاوت فارجع البصر هل ترى من فتور ثم ارجع البصر كرتين ينقلب إليك البصر خاسئا وهو حسير ولقد زينا السماء الدنيا بمصابيح وجعلناها رجوما للشياطين وأعتدنا لهم عذاب السعير وللذين كفروا بربهم عذاب جهنم وبئس المصير دەست خۆش پێم بڵێ تۆ خوێنەواری هەیە نەوەڵڵە هیچ نەچوویتە بەڵا چووم بەس ئیتر ئەلف و بێت خوێنواریم پێیان نەکرد ئەی چۆن فێری قورئان وەڵڵی ئیتر ئەم باوکی خۆمە وتی بعد قورئانەکە و پێر بکەم وەکو خوێنەواریش نییە ئەم قورئانە بۆ تۆ پاشە ڕۆژ ئیتر بابزانم لە شوێنان قورئانە خوێنی لە مناسباتە قورئانە ئەگەر بموێنەرە وەڵڵا ڕۆژی حەتای وەرە ناچمەوە دوای خۆمە ئارە وەڵڵا تۆ قەت پێشنوێژی ئەوانت کردو لە مزگەوت ئای چۆن ئارە وەڵڵا خەڵکە نایڵن ئەینە وەڵی ئیمامی دێیەکم بەزیاییشوە بابزانم تۆ ئەتیما دەکەیتە سەر لەبەرکردن وانە ئارە وەڵڵا حەزیشی لێ ئەەکەم و ئیسا سوورەتی ویسف نییە سوورەی هودم لەبەرێنم بەس خۆزیایە خودی خۆی بیان بمایە بڵێ مامۆسایەک سوورەی ویسپی پێ بوومایە هودا لەبەرم کردایە ئیشەڵا باوکت پێتەڵێ من نەزانم باوکت دڵنیان پێدا پێ مەڵێ ئەرە وڵات ئێستا چەندێک قورئان لەبەرە وڵی ئەوە ئیسەوە جوزی عەموو تەبارەک ئەمەوە کاملی سوورەتی نەحل و ئەسرا و کەهف و مەریەم و تەها ئەمیشوە کاملی ئەمە 4 جوزە ئیتر سوورەی هود و سوورەی قاف و حجورات و ئیتر ئەوانشم لەبەرە ئەوی جوزئێکی بەدانێ کافیش لەبەرەوە نیە وەرە کەهف و مەریەم و تەها هەردووکیان باشە زۆر باشە ئەی لە ڕۆژانی جومعە و ئەوانە محاولە نەکردو قورئان خوێنی بارا وەڵڵا لە ڕۆژی جمعە جاری بۆ سوورەی کەهفم تەواو کردی ئەرە وەڵڵا بەس خەڵکەی زۆری بەتەمەنە بۆیە نایخوێنم ئەینا 100 ئاەتی بۆ ئەخوێنم ئایسکێ وەدەم خوا گەورە لێ قبوڵ کایە بیاخوام سەرکەوتوبی ئیشاءالله ئیشاءالله بیتە حافظ قورئانیش ئیشەڵڵا 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 بێژم خوایگە هەموو قورئانم لە دڵا جێ بێتەوە
ئیتر وا ئەدانم هەموو دنیایی منە ئەدەی با بزانم تۆ ناو چییە؟ هانی هانی تۆ لە مەکتەبی بەڵێ لە پۆلی چەندی؟ چوار باشە چوانەیەک لە مەکتەب زۆر خۆشە؟ وەزش وەرزش لە وەرزشە حەزت لە چ لە چ وەرزشێکە لە چی یاریەکە؟ دووگۆڵی دووگۆڵی تۆ دووگۆڵیەکەیت؟ بەڵێ باشە لە دووگۆڵیا تۆ گۆڵچیە بیت دیفاعبی یا هجوومە بیت گۆڵچی گۆڵچی خۆشە؟ بەڵێ تۆ ئەتوانی ئەگەر تۆپیان لێە وەکو کامێرەمانەکە ئێمە کاگە ئەحمەد خۆت هەڵڵی بۆ تۆ بەڵێ ئەو زۆر بۆیم خۆی هەڵەیە بۆ تۆ جاری وایە کە خۆی هەڵەیە ئەڵەم پەراسۆکانی هەمووی شکاوە باشە تۆ پێم بڵێ بزانم حەزەکەی چیمان پێشکەشکەی بۆ کەناڵەکە ئێمە بۆ بینەرانی خۆشەویست سوورەتی القەدر باشە سوورەتی ئەلقەدر سوورەتێکی زۆر خۆشە وایە تۆش لەسەر خۆ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربي من كل أمر سلام هي حتى مطلع الفجر وەرە ئەملاوە وەرە ئێرە وەرە ئێرە وەرە ئێرە لەسەری کامێرەکەکە چی بوو تۆ فێڵە کردیا فعلەن تۆ سایقێکی چاکی وە یەکەم بووی وەڵام فێڵم نەکرد ئالەبیا وێسیاوین کە ئەوتی وەرن یەکسەر هاتم ینی خێرا هەڵسایی تو تێگەشتی پاسکیلەکە زووین کرد ینی ئەخەم پاسکیلە بچووکانە زوو هەڵەسێت ڕاستەکەی اینجا زۆر باشیش پایدەری لێیە بەڵێ چەند ساڵە پاسکیلت هەیە؟ وەڵایی لەوەتی ساڵێک بووی ساڵێک ئەی چۆنە ئاوا باش فێری پاسکیل بوو؟ وڵا هەر لە مناڵی و فێر بوون بەڵێ پرسیارێک ئێوە لەو بڕواایەدان من پاسکیل بزانم؟ بەڵێ زانی ینی تۆ چۆن نەزانی کە من پاسکیل چۆن نەزانی؟ وەڵا هەر ئاوە قاچقولیشتا دیارە بەخاچ و قولبە ینی باشە چێ پاسکیلەکەی ئەدا بە من تۆزە لێ خوڕم باشە با تۆزە پاسکیل لێ خوڕم باشە با مایکەکە بدەم بۆ کاکانە بەڵە خۆشەویستان بەم شێوەیە لە گوندی تاسڵوجەی شارەزوور لە خزمەت کاحسێن و لە ماڵی کاحسێنەوە ماڵاوایتان لەیەکەین تاکو بە یەگەشتنەوەیکی دیکە و ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ئاوادان بێ بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان بێ.